ناکەم من پەرلەمانتارم من موچەم هەیە بەڵام من دەنگ بە وەزیرێکەیەم وەزیرەکە گرێبەستی ئەم دەوڵەتە هەمووی دەژێت دەسیایەت باشە بەدەیان نا بە سەدان ملیۆن دۆلاری لەبەردەسایە باشە کە ئەتوانێت خەرجیکە و گەندەڵێکی زۆر زۆریشی تیاگرێت چ لە کوردستان چ لە عێراق باشە کەسی خەڵک هیچ بە وەزیرەکە ناڵێ کاوە مشتی لەژێر دەسای هەموو گەندەڵێکە یە قسە بەمنی پەرلەمانتارەوە کێویشتانەکە من داهات و سەرچاوی من زۆر واسە باشە ژیانی من زۆر ڕوونە هی من هەموو پەرلەمانتارە ئەوە وەزیرە گەندەڵێکە لای وەزیرەکانە کە چی فێریان خەڵکیان فێر کردووە بڕۆ پەرلەمان لێرە و لە عێراق بڕۆ پەرلەمانتار بە نەفرەتکە بڕۆ پەرلەمانتار باسی کاکەم کاکە یەک نوکە قەڵەمی وەزیرێک جاری وە هەیە معاشی 10 ساڵی پەرلەمانتارێکە دێڕێک لێبەر برسم لە قسانێکی کەم بۆ معلوماتی کە گەندەڵی تیا بکە بەش ئەوە گرێبەست لای وەزیرەکانە کاکە وەزیرێ والله شتی وای کردووە بە حیاتم من ئەگە هەر لە ئێستا هەتا ئەمرم لە پەرلەمان بم دزینەکەم کە نایکەم شتیوان ناتوانم بکەم بە یەک ساڵە وەزیرە شتی وای کردووە ئینسان سەری ئەڕوتێتەوە بۆ نمونە چی یانێ بۆ نمونە مڵکی وای معاملە کردووە بیکڕێ والله من هەر لە ئێستا هەتا کۆتایی تەمەنم ئەمە هەر وەزیرەکان هەردووشیان یعنی مامەڵی شتی وای کردووە بیکڕێ والله هەر لە ئێستا هەتا ئەو ڕۆژەی ئەمرم ئەگەر بە تەبیعی بمرم ڕەنگە لە دوای 65 هەتا ئەو کاتە من لە پەرلەمانتار بم وەڵڵاهی ناتوانم بچم معاملەی ئەو بکەم هەر ناتوانم بچم معاملەی بکەم ئەگەر دزینەکەم کە نایکەم بەڕاستی دزینەکەم باش وەڵڵا باسی وەزیرێکە شتێکم بیرکەوتەوە ڕاستی ئێستا لایەنە عێراقەکان زیاتر بۆ ئەم کابینەی مەمانەوەنی هەموو وەزیرەکان خراپ و ئەوانە باسی هەواکەم کە دەسەڵات سەلاحیەتی سەرف و پارە و گرێبەستوانە هەمووی لای وەزیرە هیچ شتێک لای پەرلەمانتارێن پەرلەمانتار ئێمە پەرلەمانتاری بەس موچەی خۆمان هەیە دەنگین بە یاسا مراقبە یاساکانەکەین لە هەرێم ناوان کەس مراقبی بکە لە بەقەش ئەو مراقبەیە بۆ قووەتە نییە بۆ معلوماتی وانە زانی وەکوتم ئەوێ لێرە باشترە بەڵام لەوێ هەندێک شت هەیە کە ئەتوانین بیکەین لێرە ناتوانین لێرە لێ من کە ڕەخنە لە وەزیرێکە گرم یەک کەسی حیزبەکەی نایەت ڕقی لێم بێ لێرە لە پەرلەمان سەری زەلامێکیان نشکان لەسەرەوەی کە پرسیاری لە وەزیری حیزبەکەی ترە بوو لێرە پەرلەمانیان دانا قزە سەرەوەی قسەیەکی جیاوازی کرد ئەوە فەرقەکانی ئێرە وێ لە ڕووی پەرلەمان